گروپێکی تروریستی خوێنمژە کە بیرێکی زۆر تند و تیژی هەیە مەترسێکە بۆ تەواوی جیان ناکرێت لێبور دەبین بەرامبەر بە داعش پێویستەکە کە تێکی بشکێنین پێویستە هەمووان پێکەوە کار بکەین بۆ ڕەبڕبوونەوەی داعش ئەوە ئامانجی کۆبوونەوەکەمانەکە لێرە ئەنجاممانداوە من ساڵی ڕابردوو سەردانی لەگەڵ فەڕەنسا ئێمە گفتوگۆمان کردووە هەندێک جارە بۆ ئێمەش لەوانێ شەرممان کردبێت لەوەی کە کارمان کردو ئێمە فەڕەنسامان خۆش دەوێت چونکە هەمان بیر و بۆ چوونمان هەیە هەموو خەڵکی فەڕەنسا و ژیانی ئەوانمان ئازادیەکانمان خۆش دەوێت ئێمە فەڕەنسا هاوپەیمانێکی ئێمەیە ئەو یارمەتی دەری ئەمە بوو بۆ ئەوەی سربەخۆی فەڕەنسامی ئەمە فەڕەنسامان لە فاشیزم ڕزگار کرد ئێمە بەیەکەوە هاوڕێین ئێمە فەڕەنسامان خۆش دەوێت بۆی ڕۆحیەت و کەلتورەکەیەوە لە هێرشەکانەوە بەردەوام خەمباری و پرسەی خۆی گەیاندووە بە وڵاتی فەڕەنسا ئێمە ئەو شوێنانە تەواو شارەزاین ئەوە ژیان و کەلتوریان خستە مەترسیەوە زۆر خەمبارین ئەوە ئێمە زۆر دڵ خەڵکانی فەڕەنسا زۆر میوانداری گەرمی ئێمەیان کردووە یەکەم جار کاتێک سەردانی پاریسم کرد وێنەیەکی خۆم و خێزانم هەیە کە ماچی یەکترمان کردووە لە پاریس ئەو وێنەیەمان هەیە لە ماڵەکەی خۆماندا ئەو یادەوەری خۆشمان لە پاریس هەیە ئەو یەکێک لە یادەوەری خۆشەکانی ئێمە بۆیە لەو کاتێک ئەو تراژیدیە ڕوەدا دڵمان بریندار ئەبێ ئەو یاریگای کە کرا بە ئامانج ئەو کۆنسرت هۆڵە یاخود ئەو کافتریانەی کە لەوێ کران بە ئامانج زۆر سپاس بۆ گەلی فەڕەنسا گەلی ئەمریکا بە ئەو ئەڵاکانی ئەڵای فەڕەنسای شەکاندەوە و هەمومان بێکەوە گۆرانیمان وت هەرگیز ئێوە لە بیر ناکەین گەلی فەڕەنسا لە بیر ناکەین کە لە 11 سەپتەمبەردا ئێوە پشتیوانیتان لەکرد ئێمەش بامان شێوە پشتیوانی ئێوە دەکەین سڵاومان بۆ فەڕەنسای و پشتیوانی لە فەڕەنساکەی تێبینەوەمان کرد کە تیرۆریستەکان تەنها هێرشەکانیان دژ بە گەلی دژ بە حکوومەتی فەڕەنسا و گەلەکەی نییە بەڵکو دژ بە ڕۆحیەتی فەڕەنسایە دژ بە کەلتوری فەڕەنسایە ئەوەی هێرشێک بوو ئازادی و کۆمەلگای کراوە بوو ئەو گەل هەموومان بەیەکەوە ئێمە ئامانجی ئێمەوە بۆ کە بەیەکەوە ئاهەنگ بژارڕێن ئەو شوێنێک کە بامانجگرەوە کە خەڵکانێکی زۆر لێوە بوون تەنانەت دوو ئەمریکیش لێوەدامون ئەوە هێرش بوو بۆ سەر بیرکردن هێرشە بۆ سەر هەموو بیرکردنەوە جیاوازەکان هەموو باگراوندە جیاوازەکان بۆیە ئەو هێرشە تەنها یەک هێرش نەبوو بۆ سەر یەکێک بوو لە شارە زۆر گەورەکانی شارە گەورەکان جیان بەڵکو هێرش بۆ سەر هەمووان ئەوە هەمان بیرکردنەوەی کە دەیانەوە خەڵک بکوشن لە سیناوە تاوەکو نایجریاوە خۆت لوبنان و زۆرێک لە وڵاتانی ترکە ئەوان هەڕەشە و مەترسیم بۆ سەر هەموو وڵاتانە بۆ چەندین ساڵ ئەمریکا و فەڕەنسا و هاوپەیمانێت کە زیاتر لە 65 وڵات پێکاتون هەمومان یەک ئەرکمانە یەک ئامانجوانێک کە دەمانەوێت داعشی تیرۆریستێک بشکێنین و بەسەریاندا سەر بکەون و بیرکردنەوە مەترسیدارەکان لەناو بەرین ئەمڕۆ من و سەرۆکۆڵاند بەیەکەوە گفتوگۆمان کرد بۆ ئەوەی کە بەیەکەوە هەمانگی زیاتر بکەین لەبارەی هێرشەکانمانەوە بۆ ئەوەی پاشەکشە بە داعش بکەین بۆ لە هەریەکە لە سووریا و لە عێراق بۆ ئەوی زیاتر پێشکەوتن بەدەستێنێ من و ئۆڵاند بەیەکەوە ڕێککەوتین بۆ ئەوەی هەمانگی زیاتر بکەین بەیەکەوە و هەمانگی و هەریکاری زیاتر بکەن لە هێرشە ئاسمانەکان لە سووریا و زیاتر هێرشەکان و هەمانگیمان زیاتر پێش بخەین وەکو چۆن لە پێش وەکو بینیمان ئەو هێرشەی کە لە مالی ئەنجام درا کە بە پێی یاسایی کە دەرکرا هەموو هاوپەیمانان کار لەسەرەوەکەین کە هەموو ئەو سەرچاوە دەرایانێک هەیە بۆ داعش و گروپە تروریستەکان ڕێگریان لێ بکەین ئێمە تەنانەت لە ناوخۆش هەمەترسی هێرش هەیە بۆ سەر ئەمریکا لە ئێسادا هەماهەنگی هەواڵگریەکەین لەگەڵ
پاریس کە لە ئێستا مەترسی لە بەلجیکا و لە زۆرێک لە وڵاتانی تری ئەوروپاش مەترسیە لەبەر ئەوە پێویستەکە کە ئامانجی زیاتر بکەین بۆ ڕێگری بکەین لە چوونی هێرش چەکدارانی داعش و تیرۆریستان و پێویستەکە کە یەکێتی ئەوروپاش ئەو ڕێککەوتنامەیە ئەو ڕێککەوتنامەیە جێبەجێ بکە کا بۆی هەماهەنگی زیاتری ئاواڵگەری بکەین ئەوەش دەبێتە هۆی ئەوەی کە ڕێگەری بکەینەوەی چەکداران لە ناوچەیەکەوە بگوازرێنە بۆ ناوچەیەکی تر و پێویستەکە کە لەگەڵ بەو شێوەیە دڵنیا دەبین لەوەی کە هەوڵ دەدەین لەگەڵ وڵاتانی یەکێتی ئەوروپادا هەماهەنگی بکەین لەو بارەیەوە لەبارەی ئەو هێرشەکانی سووریا و من و ئۆڵاند ڕێک کەوتین لەسەر ئەوەی کە پشتیوانی لە هێزەمیان ڕەوەکان بکەین و پێویستەکە دژی هەموو ئەوانە بین کە دەکرا رووسیا پێشبینی دەکەین کە رووسیا دەکرێت داری زیاترێ بەگەر هەوڵەکانی چرتر بکاتەوە بۆ ڕبەربوونەوەی داعش من و ئۆڵاند ڕەزامەند بووین لەسەرەوەی کە بۆ ئەوەی سەقامگیری لە سووریادا دروست بکرێن پێویست دەکات کە پشتیوانی زۆر جدی هەبێت لەلایەن رووسیاوە بۆ مەسلەی ئاشتەوایی لە سووریا و هەروەها گۆڕانکاری لە سیستمی حکومڕانی بکرێتەوە سەد بە شێوەیەکی ئاشتیانە لە دەسەڵات دوور بخرێتەوە لە کۆتاییدا فرانسوا و ئۆڵاند و من بەیەکەوە ڕێککەوتین لەسەرەوەی کە پێویستەکە کە خەڵکی ئەمە زۆر بەهێز بێ بۆ ڕوبەڕبوونەوەی داعش گەلی ئەمریکا بە هەماشەوە بەهێز بێت ئەوەی کە ڕوویدا لە پاریس بەڕاستی زۆر مەترسیدار و ترسناک بوو من لەوە تێدەکەم کە چۆن خەڵکانێکە بوون ترسیوانە بۆ ئەماش لە ئەمریکا ڕوودا بەڵام ئێمە وەکو ئەمە هەموو هەوڵێکی خۆمان دەخەین ئەگەر بۆی وڵاتی خۆمان بپارێزین لە دوای 11 سپتەمبەرەوە هەموو هەوڵێکمان خستۆتە گەڕ بۆ ئەوەی ئاسایشی وڵاتەکەمان بپارێزین و ڕوبەڕووی هێزەکانی دژە تیرۆر و ئەو هێزانێک کە یاساکان جێبەجێ دەکەن و هەموو ویلایەتەکان هەموو ڕێگریان کردووە لە هەر هێرشێک کە وایان کردووە ژیانی زۆر خەڵکی بپارێزن هەموو ڕۆژێک و هەموو کاتژمێرێک بۆ ئەوەی گەلی ئەمریکا سەلامەت بێ لە پێش شوودا بەر لە هێرشەکانی پاریسە و کاریان کردووە و لە ئێستاشتا ئەم کارەکەنەوە لە دواتریشدا ناوەستن بەردەوامە بن هەموو هەوڵەکانیان بۆ ئەوەی ئاسایشی ئەمریکا بپارێزن ئەمە تەنها ئاسایشی ئێمە شەر نییە بۆ ئەوەی بەسەر داعش و گروپە تیرۆریستەکان زاڵ ببین بەڵکو و پێویستەکە هەمومان یەک هەڵوێز بین بزانین چۆن ڕوبەڕووی داعش بێنەوە ناکرێت داعش تەنها لە جەنگدا ڕوبەڕوو ببرێت بەڵکو ئەوان لە ناوخۆشدا ئێمە ئەترسێنن و هەندێک خەڵکی مەدەنی ئەکەن بە قوربانی و خەڵکی مەدەنی ئەکەن بە ئامانج و ئێمە ناتوانین ئێمە ئەوەی کە ئێمە دەتوانین بکەین پێویستەکە کە زۆر بەجددی ڕوبەڕووی ئێمە ناکرێت کە بیرکردنەوە ئایدیاکانمان بگۆڕین ئێمە ناکرێت شێوازی ژیانی خۆمان بگۆڕین ئێمە بەو شێوێتوان ڕوبەڕووبنەوە هەواڵی خۆشەوەیە کە ئەمریکەکان گەلی ئەمریکا زۆر بەهێزن و ژیانێکی زۆر خەڵکی ئەمریکا لە دەزن لە ماوەی ڕابردوودا لە چەند ڕووداوی ڕابردوودا بەڵام ئێمە هەرگیز پاشەکشەمان نەکردووە و گەلی ئەمریکا هەمووان بەیەکەوە بووین هەمووان بەردەوام ئەچین بۆ چالاکیەکانی خۆیان بۆ کۆنسەرتەکان و لە هەموو چالاکی خۆیان ئەنجام دێتەوە خەڵکانێکمانەیە لە سووادا بەردەوامن لە چالاکیەکانیان ئێمە بەردەوام بەهێزین و بەردەوامی لە چالاکی و کاری خۆماندا هیچ پاشەکشەیەکمان نەکردووە ئەوانەی کە دەیانەوێت ئێمە دەیانەوێت ئێمە بخەنە زیانەوە ئێمە بەردەوام بەهێزترە بینەوە ئەمریکەکان هەرگیز نابنە تیرۆریست و کاری تیرۆریستانە ئەنجام ناتەن چونکە جۆرێک لە بەهێزی و سەرکەوتن بەسەر داعش و تیرۆریستان ئەوەی کە بەردەوامی بدەیت بە ئازادیەکان بە ئازادی و دیموکراسی گەشە پێ بدەیت و ئازادی ئاینی گەشە پێ بدەیت بەو شێوەیە ڕوبەڕووی داعش بێ یەکسانی لە بەردەم یاسادا گەشە پێ بدەیت هەندێک کات هەبووە لە مێژووی ئێمەدا کە مەترسی هەبووە ترسە بووە لە مێژووی ئێمەدا ئێمە شکستمان هێناوە لەوەی کە ئەم بیرکردنەوانە گەشە پێ بدەین ئاوە شوای کردووە کە دواتر ئێمە پەشیمان ببینەوە
پێویستە کە ئێمە پێویستەکە ئەو بیرکردنەوەیمان هەبێت کە هەموومان بێکەوە هەمووان پێکەوە ئەوە پیشانەی کە ئەمریکا بەهێز دەبێ بە هەموو باگراوند و بە هەموو بیرکردنەوە باوەڕێز جیاوازەکانی ئەمریکا بەهێز دەبێ و لەگەڵ وەڵاند ئەوە لەگەڵ فەڕەنسا ئێمە جەختمان کردەوە کە ئەوانیش فڕەنسا وەڵاند ڕایگەاند و کەسی 5,000 پەنابەری تری سووری وەردەگرێ ئێمە لە ئەمریکا بە هەمان شێوە بەردەوام پێنابەران دێن کە بە بەردەوامی بێگومان پێداچوونەوە لە ڕووی ئەمنیەوە بە پەنابەرەکاندا دەکرێت بەڵام هەرگیز ڕێگریان لێ نەکراوە ئێمە ئامادەین بۆ ئەوەی لەگەڵ هەموو وڵاتانی تری ئەوروپادا لە ڕووی ئەمنیەوە هەماهنگی بکەین ئێمە ئەرکی مرۆی ئێمە ئەوەی کە خەڵکی لێ قەوما و بپارێزین و بە هەمان شێوە ئاسایشی و سەقامگیری خۆمان بپارێزین ئەوە ئێمە بەو شێوێ دەتوانین ئەو ئازادیەکە ئێمە هەمانە ئەو پەیکەری ئازادیەکە ئێمە هەمانە خەڵاتێکی فەڕەنسایە بۆ ئێوە لەوانەیە خەڵکانێکی زۆر هەبوو بن کە ماندوو بن یان هەژار بن بەڵام هەمووان ئازادیانەوێ ئەوە ڕۆحیەتی ئەمریکایە کە ئازادی لە هەموو شتێک گرنگترە کە ئەوەش ئەو ئازادیش ئێمە بە ڕۆحیەتی فەڕەنساوە بەس بە ڕۆحیەتی فەڕەنسا ئێمە بە یەکترەوە بەسێتەوە و دەمەوێت زۆر سڵاوی خۆم بێنم بە خەڵکی فەڕەنسا خەڵکی پاریس لەگەڵ ئەوەدا کەوان نیگەران وە ترسیان هەیە لەوەی بچن بۆ کافتریەکانەوە یاخود خۆشی و ئاهەنگ بجارڕن یاخود بچنە ئاهەنگەکان و بێکەوە کۆ ببنەوە کە کۆ ببنەوە بێکەوە یاخود خەڵکانێک بوونێتە قوربان ئەو یەکێک لەو دایکانم بینی کە یەکێک لە پەیامەکانی ئەوە بووکە ئێمە دەبێت پیشانیەوە بدەین کە هەرگیز ناترسێن و پاریس هەمیشاوەکو خۆی دەمێنێتەوە پاریس منیش لە هەفتەی داهاتوودا لەگەڵ سەرکردەکانی جیان لە پاریس دەبین هەمووان پێکەوە بۆ گفتوگۆکردن لەبارەی گۆڕانکاری ژینگەی جیانەوە ئێمە بۆ شوەیە کە بەهێزین کە هەموو دەوڵەتانی جیان ئێمە دەیسەلمێنی کە ئێمە ناترسین و داهاتوویەکی زۆر باشتر دروستەکەین ئیتر جەناب سەر ئۆڵاند ئێمە پێویستەکەوەمان لەبیر بێت کە ئەمە ترسی زۆر گەورەتر هەبن کە لە شێوازی ژیانی خەڵکێمە ڕۆبەڕووی فاشیزم و کەمیونیزم ببینەوە کە لە سەردەمی جەنگی ساردا ڕوورێنەوە هەموو کاتێک ئێمە ئامادە بووین لە ڕابردوودا ئێمە ماینەوە چونکە شێوازی ژیانی ئێمە بەهێز و باش بوو ئێمە بەیەکەوە یەکگرتوو بووین یەکەڵوێز بووین هەرچەند ئێمە ڕووبەڕوو بووینەوە ئێمە هەموو کارێکمان بۆی زۆر بەباشی کار بکەین و لە پشتیوانیمان لەگەلی خۆمان کردووە گرنگیمان بەگەلی خۆماندا ئەم جارش دووبارە شکست ناخۆین ئێمە سەرکەوتو دەبین بەسەر گروپی وەکو داعش و ئەو جۆرە گروپانە شکست دێنن ئەمە لەگەڵ هاوپەیمانە وەکو فەڕەنسا دەبێنینەوە بۆ ئەوەی هەموو کارێک بکەین لە خزمەتی ئەمریکا تا بێ و سڵاو لە ئەمریکا لە ئێوە لە هەمووتان